لە دوای ساڵی 2014 پارتی وێشێتی زیاتر لە 600 ملیۆن دۆلاری بەڵێندەرانیان لایە کە زۆرینەیان مایەپووچ بوون بەهۆی نەدانەوەی قەرزەکانیان، بەڵام ئامادە نەبوون پارەکانیان بۆ بگەڕێنەوە لە کاتێکدا ئێستا لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیک دەبینەوە و ئەو حیزبانەی دەسەڵات دەیانەوێت بە بەڵێنی گەڕانەوەی تەنها لە سەدا 6 ئەو پارەیە بە بەڵێندەران کە کۆی گەشتی 40 بۆ 50 میلیارد دینارە جارێکی دیکە متمانەیان بەدەست بهێننەوە. بەپێی و بەداچوونێکی ئێمە کردومانە لە دوای ساڵی 2014ەوە حکومەتی ماوە بە سەرجوێرێم تەنیا لە سنووری سلێمانی زیاتر لە 600 ملیۆن دۆلاری بەڵێندەران قەرزدارە، نزیکەی 1000 پرۆژە وەستا، زیاتر لە 800 بەڵێندەر مایەپووچ بوون و بەهۆی ئەوەی کە پارەی بۆ خەرج نەکردوون. ئێستش لەبەر بانگەشەی هەڵبژاردن بڕەپارێکیان بۆ خەرج دەکەن کە باسی 50 بۆ 60 میلیارێک دەکرێت کە ناکاتە لە 106 ئەو پارەی کە بەڵێندەرانی سلێمانی لای حکومەتیانە ئەگەر لە ماوەی ڕابردوودا کە داهات لە بەردەستدا بووە و ئێستش داهات لە بەردەستدایە ئەگەر ئەمە بۆ بەڵێندەران خەرج کرابە پرۆژەکان دەبوژانەوە پرۆژەکان دەستی پێ دەکردەوە و هەری کاریش دەرەخسا، بەڵام ئێستا بۆ خەڵەتانی خەڵک بۆ بانگەشەی هەڵبژاردن ڕەنگە بڕەپارەیەکی کەم کە ناکاتە لە 170 ئەو بڕەپارەی کە بەڵێندەران لای حکومەتی خەرج بکرێ، بەڵام لە خۆناغی داهاتوو بەڵێنەکەشیان نابەنە سەر و وەتەواوی پارەکە بۆ بەڵێندەران خەرج ناکەن. پاساوی حکومەتی ماوەبەسەرچوو لە ڕابردوودا بۆ نەگەڕانەوەی پارەی بەڵێندەران ئەوە بوو کە پارە نییە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان و لەو کاتەوە تا ئێستا زیاتر لە 1000 پرۆژە وەستاون، بەڵام بۆ چاواشەکردنی خەڵک بڕێکی کەم لە قەرزەکانیان گەڕاندۆتەوە. بڕیاردرا بە خەرجکردنی تەمینات و ختابزەمانی پرۆژە لە ساڵی 2014ەوە تا ئێستا کە بڕیاردرا ڕۆژی یەکشەمەی داهاتوو دەستکرێ بە خەرجکردنی سەرجەم ئەو پارە ڕاگیراوانەی کە لە 2014ەوە تا ئێستا حیجز کراوە و نەدراوە بە بەڵێندەران. ئەو لە ساتا چلێکەوەی 50 بۆ 60 میلیارد دینارە، نزیکەی 110 میلیارد دینار، 100 بۆ 110 میلیارد دینار. حیزبەکانی دەسەڵات پارە و داهاتی هەرەمیان بۆ خۆیان قۆرەخ کردووە و تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بۆ کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکانی پێ ئاش دەکەنەوە، بەڵام بۆ موچە پرۆژەکان و ئاوەدانیش خەرجی ناکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.